أعوذ بالله من الشيطان الرجيم. I seek refuge for Allah from outcast devil. Bismillah ar-Rahman ar-Rahim. In the name of Allah, the most gracious, the most merciful. Alhamdulillah wahdah, was-salatu was-salamu ala man la nabiy ba'dah. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم آمين. I welcome you all with Islamic greetings, which is Assalamu alaikum, which means peace be upon you all. I thank you all for coming, and I'm glad that you made it. And I know that you made a long way to come here, and I appreciate it. I have been thinking about this message, about this seminar, whether it should be in English or Kurdish language. Well, I believe that because it is an important message to everyone, so I decided that to present it a half of mostly in Kurdish. And again, I welcome you all, doctors, masters, ladies and gentlemen, students, and my dear brothers and sisters. پێشەوەی دەست بە سیمینارەکەم بکەم پێم باش بوو هەندێک خاڵ ڕوونکەمەوە بە پێویستم زانی. یەکەم من وەکو مسلمان کە ئیسلام فێرم دەکا ڕێت لە هەموو بیر و بۆچوونێک بگرم و لە هەموو ئاینێک یان سیستەمێکی ژیان way of life و ڕێت لە هەر کەسێکش بگرم کە بیر و بۆچوونی منی پێ قبوڵ نییە. وەلی لە خاڵەتی زۆر گرنگ هەیە کە پێویستە ڕوونی کەمەوە ئەویش بریتە لە کە نمونە من هەر قسەیەکە لێرە دەیکەم کە بەڕاستی دروستی گوت بم قسەکە ئەوە لە ئیسلامەوە وەرم گرتووە هی منی پێغەمبەر صلی الله علیه و سلم هی ئەصحاب زێڕینەکانە هەر قسەک من بەڕاستی دروستی گوتم لە ئیسلام وەرم کردووە بەڵام هەر کەس هەر وشێش بە هەڵە پێکام یان بە هەڵە ئامانجەکەم گوت یان بە هەڵە دەڕم کەنان ئەوە قسەکەی خۆمە لەومە ئیسلامەکەن لەسەری قسەکەی گیرفانی خۆمە. ئەوەی کە ئەندە سەرنجمان دابی با بڵێن لە زانکۆ زیاتر سیستەمەکانی با بڵێن دموکراسی و مارکسیە خوێندرێت. ویستم بۆ قوتابیەکان نشمان شارەزایەکی تاڕادێکی کەمیش بێ هەیان بێ لەسەر سیستەمە عەزیمەکەی ئیسلام کە با بڵێن سیستەمێکی چۆنە و معجزایەتی ئەو سیستەمە چییە و با بڵێن شێوازی تەبدیلکردنی ئەو سیستەمە چۆنە. چونکە هەر یەکێک با بڵێن ئیسلام کە باسی سیستەمە ئەکەین دەبی بزانین ئەو سیستەمە لە شێوە سەرچاوی کردووە. ئەگەر تەماشای مێژووی مرۆڤایەتی بکەین دەبینین بەشێکی زۆری کە با بڵێن لە 610 زاینی تا 1924 کە ڕوخانی کۆتا ئەڵقەی دەوڵەتی عوسمانی ئۆتۆمان ئیمپایر ئەوە هەمویان پێدەوترێت دەست سیستەمی حکومڕانی ئیسلامی. ئەو مێژووە کە هاتووە بۆ نمونە ئەتوانین بڵێن لە عوسمانیەکان 700 ساڵ لە حکومڕانی جیهانیان کردووە و لە ئەندەلوسیاش مسلمانان 800 ساڵ حکومڕانیان کرد کە ئێستا ئیسپانیا و پورتوگالە. و بۆیە بە پێویستم زانە و سیستەمە باز بکەم لەگەڵتان باش بکەم چونکە الحەمدولillah ئێمە با بڵێن کە زۆری نەمان مسلمانین خەناعەتمان وایە کە دووبارە لە سەدەمی خەلیفە مەهدی دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی ئیسلامی. سیستەمی ئیسلامی دووبارە ئەگەڕێتەوە عەدالەت بۆ جیهان ئەگەڕێتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلمیش نوری چاومان تاکە هیوا ڕۆژی دوایمان زۆر ئینفەیسی کردیواتە زۆر سوور بۆ لەسەرەوەی کە لە داهاتوودا چۆن دەبێت ئەوانەیە هەموو بۆ باسکردن کە ئێمە لە مەفهومە ئیمانەکە پێی دەڵێن نیشانەکانی هاتنی قیامەت بەڵام لێرە ناوەشترم ناوە حەزەکەم لەگەڵتان بڵێم ئەویش من ناوە شیکارە سیاسیەکانی محەممەد یان با بڵێن پێشبینە سیاسیەکانی محەممەد صلی الله علیه و سلم
بوردي استابيت انظلم ما بسمان لويسيا لو أنا خصاني كابن بلين إسلام وابرتو بلاوا بلين سيستم إسلام أجر بلين سير مسلمان أنا كي برتو بلاوان بابلين تفرقوا دوبرشان لنا داهية صار أوي سونك السوبر باور سيستم السوبر باور ما إنك أبوي بقريناه أمن همزة وبرادر كان مظلم ألم سوبر باور وكون ناس دايك وياه شون اگه سوپر پاور که به همون دایکه که اگر نازد شه به سن مضاله با میان لخوی اگره سوپر پاور شویه هذا بينين او تفرقون بابلين او هم جروبانه که درست بون بناء اسلام و یان بابلين هر حکم کردن بناء اسلام و انا او لرجعيسيا لرجع درست به شون كان سيستم شي دخلات شي سنترال اوثوريتي اسلامي مانيه بويا هم اوانه درست بس شو اوانش بيان وايا ده بيشتكى ببناء سيستم اسلامي ودبينين ليرانا حزم كرت اما جبا قصش بيغمر صلى الله عليه وسلم كضليت روجك داديت اسلام هلا شو تواح حروه بحروه واتا جري بجري تاكا يكم شت كهلا وشيتو الاسلام حكم رانيا بالفعل سكاي بيغمر صلى الله عليه وسلم تدل صالح ظلم سجاد يكم شت كهلا وشاي ولا اسلام حكم رانيبو وداش ليك وتاشت كهلا وشيتو ولا اسلام بريتي لانيوش زالي هر كاتك جري كلا شتوا مسلمانان دز بجري ترو أجر جري دم هل وشايوا مسلمانان دز بجري سيمو أجرن سيمينار كشوم لجنة نشاني Islamic System International Relation Chapter 2 أجر بيتام بيت زورنا تنا آماده بمبشر كمان باسكر لبشرية أونلاين كباس تيوري شر وعشمان كر وقلت ما تيوري شر سيا وعشتيسيا وشون إسلام تماشي theory of peace and the theory of war هر دوكمان بشريش قشتي باسكر ليرانا بكورتي باس ميجوكي إسلامك كما بس تمشي ل unforgettable background of Islamic system اگر سرنزی اسلام بدین اگر بسیاره که خواهم بخینه جیر بابت که خواهم بخینه جیر بسیار که هو کارسیه خواهی گوره سیستم شکل سیستم اسلام لا نمسا درگی عرب نار باشه تا است بیرتان لخوتان بیرتان کردو توا بوسی لیونان سیستم چو سیستم اسلام نه بوسی این اسلام که کوتا این بابلین آدمی زاده کوتا سیستم آدمی زاده بوسی لیونان نه سوكا بالعكس اگر هاتبا ليونان دما نقول اشتشيون ده مهمنيه بوسي سوكا فيلسوفاني وكو سقراط وارسطو وافلاطون لويابون اما نقول محمد سيكرديا كوبي بيت سيستم كان تيكرديا اشتشيون ده مهمنيه محمد واترحني يزقار زور درست باگر هات با سيستم اسلام ليونان هات با باش بوسي لفلسطين ونهات وفلسطينش بابلين حرزي پیغمبرانه بوسي ليونان هات سوكا اگر لوي هات با زولگا كانوا مسيحيا كان دائما قلت محمد تشوانينا سوكا سيكر كوبي بيست بايبل انجيل كرد انجيل وتوراتي كرد تشوانينا كستا بيدلن اول تستمنت عن نيو تستمنت كوبي واي كردوا كهرسي اشتكان ايات كان هي لواني ورغرتوا حكمه دكاي لا عيسى وموسى وسليمان وداوود حمو بيغمبران بني اسرائيل ليوم ما توا تشوان دمي منينا أي أجر لسينو بهاد با أمانة كونفوشيوس لاوزي وسندان فيلسوفي ترليبون أي أجر لهندستانو هاد با أمانة بودا وكريشنا وبهاغاوديسيس سندان فيلسوفي ترليبون باش بولا درجة عرب وهاد أو جوهري باسكيا لشوينا كوستم إسلامي سقام غيربو كفيلسوفي تيا حالنا كوتوا أجا تماشي بيش هاتني بيهم صلى الله عليه وسلم كين أو سردمي كمروفاتي داجياك نمسا درجة عرب بس سردمي زاهلنا وبرابو باشا لو باري وكتب الزور يكك لو كتباني كزور بلافانجا يكك لا ميجون سكاني فرنسا نشأتي بناوي the rising and the falling Roman Empire باسي بابلين كوتنو هستانوي إمبراطور الرومي لو باسي عرب كانك كلا دليل أخبار ما ندوس في باسي جيوبوليتيكال جيوبوزيشني بابلين روما كان دكان لو ما جبوا هذا ك الأخبار درجة نمسدرجة عربي ليا بيشوا بين الصلاة دربيت بين دليل نمسدرجة عرب هي سيان كم ترني لأعجال
تەسەوڕکەن مێژوونووسانی ئەوروپیەکان یەکێکیان وەکو کە باسی لە کتێبەکەی تشالز دەکات شالز کە نووسەرەکەی زەڕای فاڵین ڕۆمانی پارە دەڵێت با بڵێن ڕۆمایەکان یعنی کوو بڵێ لە ڕویان نەهاتەوە بچن عەرەبەکان داگیر بکەن چونکە ئەوەندە بەخێزەون تەماشایان کردوونە وتیان سەویتیان هیچیان کەمتر نییە لە ئاژەڵ هیچ وەک بڵێ هیچیان کەمتر نییە لە حیوان بەو شێوە تەماشایان کردوون بەڵام لەگەڵ هاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشایەکەن ئەو شوێنە بە پیرۆزترین شوێن نامەزەکرا تەماشایەکەن لە شوێنێکە و ئاینە سەقامگیر بوو فەیلسوفی تێ هەڵ نەکەوتووە پرۆفسیۆری تێ هەڵ نەکەوتەوە هەرچی زانە ئێوە ناوی دەبن بە درێژایی مێژووە لەو شوێنێ هەڵ نەکەوتووە وەکو ئەماژە پێدا فارسەکان و ڕۆمەکان لە ڕویان نەهاتەوە داگیریان بکەن گوتیان ئەوانە بەخۆ لەناو خۆیاندا کێشان هەیە لە مێژوو دەجێڕێنەوە دەڵێن لەسەر وشترێکە 70 ساڵ بەشەر هاتوون ئەو عەرەبە با بڵێن دەشتەشیانەی کە لەوێ بوون بە قەومی جاهیل ناوەزەکرا بوون کەواتە مادەم خوای گەورە ستەمەکەی لەوێن دەرەوە نار جێگای حیکمەتە ئەمە دەزانین خوای گەورە لە خۆرەوە شتەکان ناکات بەڵکو بە ویزدم و بە زانایی بە حیکمەت شتەکان دەکات هەست سەرنج بدەین ئەو سیستەمەی کە لەوێەوە هات سیستەمێک کە گەیشتۆتە لووتکە دوژمنەکان لە پێش دۆستەکان شایەتی بۆوەدا بمنێکێک لەوانە بەنای ئیدمۆن بڕۆک لە کتێبەکە بەڵێ لە کتێبەکە بەنای ئیسلام ئەند وۆڵد پۆڵیتیکس ئەڵێت مرۆڤایەتی دەبی شانازی بە خۆیەوە بکە کە لە مێژوو مرۆڤایەتیە کەسە چۆکو محەممەدمان تێ هەڵکەوتووە چونکە توانێتی یاسایەک و شەریعەتێک لە ناویاندا بەرپا بکە کە بتوانێت هەموو مرۆڤایەتی بەرەو ڕووناچی ببە ئەوەی کە گرینگە لەو قسەیە ئەڵێ محەممەد جگە لەوەی خەکۆ قسەی کردووە یەکەم شت ئەوەی کردە پرینسیپڵەکانی لە خۆیان بەرجەستە کردووە ئەوە زۆر میمە بۆ من ئێستا دەبینن سەن حکومڕانان دەبینن قسەی بۆ خەڵکەکە یەکەن بەڵام لە خۆیان بەرجەستە ناکەن بەڵام ئیدمۆن بڕۆک دەڵێت ئەڵێ گرنگترین شت ئەوە بووە کە محەممەد سیستەمەکەی لە خۆیان بەرجەستە کردووە ئینشاڵڵا دواتر زیاتر دێنە سەری کە مەسمانسیە یەکێک لەوانە تشارلز کە ئەویش بە فەیلسوفێکی گەورە دانرێت کە خەڵکی نەمسایە ڤیەننا دەڵێت مرۆڤایەتی دەبی شانازی بێ بکات کە کەسێکی وەکو محەممەدمان هەیە چونکە توانێت لەناو ئەو با بڵێن ئەو عەرەبە دەشتەشیانە و جاهیلیانە سیستەمێک بنابنێ لە پاشە خۆی هەرچی فەیلسوف لە دوای فەیلسوف بنابنێ وەرەگەر تەماشای مێژووی عەرەب بکەین بۆ منە ئینسانێک ئیبن عەباس دوای ئیبن تەیمیە ئیبن قەیمیە چەندانی وەکەوان لە مێژوو هەڵکەوتوون کە لە زانکۆکانی بەریتانیا لە سیستەمەکانی ئەوان خوێندرێت ئەنی ئەو پەڕی شانازیە کە مێژوەکانی مێژوونووسان بەریتانیا بە شانازی و باسی شتێکەکەن کە پێی دەڵێن سیستەمی بیابان مەبەستیان سیستەمەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام بە سیستەمی بیابان مەبەستیان بە تعلیق ناڵێن بەڵکو مەبەستیان حیکمەتە کە چۆنە بێ سیستەمێک لە بیابانەوە سەر بگرێت بگاتە ئاخری لووتکە واتە لەسەر لووتکەیە بێت کە مرۆڤ تێدا دەستەوەسان بێت ئیدمۆن بڕۆک لە کتێبەکەی خۆیان کە بەنای ئیسلام ئەند وۆڵد پۆڵیتیکس دەڵێت ئێمەی ئەوروپیەکان دوای 2000 ساڵە پێشکەوتن و پەڕەساندندا ئەگەر دەبی شانازی بە خۆمان بکەن ئەگەر هاتووەکو سیستەمەکەی محەممەد دەتوانین سیستەمێک دروست بکەین باش ئەو سیر لەوەیدایە دوژمنەکان پێش دۆستەکان شایەتی لەسەردان بۆیە پێم باش و باسی مێژوەکەی بە کورتی بکەم کە پێم وتن خوای گەورە حیکمەت لەوەیە بوو کە خوای گەورە سیستەمی بۆ نیم سەدرۆگی عەرەب نار بۆی بزان ئەو هەر کەسێک کە با بڵێن دەست بە قورئانەوە گرێت سەرنجامەکەی چیابی وەک ئومەتی با بڵێن ئومەتی ئیقرا کردی کە با بڵێن لە سەدەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم و دواتریش ئەوانەی کە لە دواوە هاتوون ئەسحابەکان دوای تابعەکان دوای ئەتباعی تابعین ئەوانە کردیان لێرانە ئەمەوێ شتێکی زۆر گرنگتان سەرنجی شتێکی زۆر گرنگ ڕابکێشم سەرنجتان ڕابکێشم شتێکی زۆر گرنگ کە بەڕاستی پێویستە هەر یەکێک لە ئێمە بزانین چونکە زۆربەیان the prophesy of محەممەد دینایەکەن واتە بەڵگەی ڕاستەتی محەممەد ڕەت ئەکەنەوە محەممەد وەکو پێغەمبەری خوا تەماشانایەکەن بەڵکو وەکو با بڵێن کەسێک کە لە مێژوو تێ هەڵکەوتوو بێ کەسێکی زیرەک و توانە واوە سەیر ئەکەن ئەگەر باسی بەڵگەکانی ڕاستەتی محەممەد عەلەیهی سەلام دەبێت تاس بێنێ خەتان لەو بکەم بەڵام یەک بەڵگەیە کە با بڵێن مین ئێڤیدەنسە بەڵگەی سەرەکیە باسی لە ڕاستەتی محەممەد ئەکا صلی الله علیه و سلم بەڵگەی ڕاستەتی محەممەد چییە ئیبن تەیمیە لە کتێبەکەی خۆی باکردە بەڵام من لە مامۆستا هاوڕێ گوێم لێ بوو ئەڵێ هەر کەسێک کە لە مێژوو ئیدعای پێغەمبەراتی ئەکا دەڵێ من پێغەمبەرم من پێغەمبەری خوام
دو صفتي تاع يكسف يعني لنيوان بابلين لبين دو صفات أنا يان أويا أو صفتش كأوتري هرسن هر كسك سن جمجوش بي أنا سيتوا ضلي كسك إدعاء بيغمرتك على ميجو لهر شوينك دو صفتي دا خلقي بلام همو كاس أزاني كاميانا يان أواتا دروزن ترين دروز نكانا أو كسك إدعاء بيغمرتك يان دروزن ترين دروز نكانا يان رازقو ترين رازقو كانا يان كامل ترين كامل كانا اگر تماشای ژیانی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم ئەوەی کە لە دواوە هاتوون دەبینن سبحان الله هەر درێ لەو بابلێن لەو پێغەمبەرە نەبینراوە ئەجا من نامەوێت بەڵگەی بابلێن سەرچاو عەرەبیەکانتان نەبین بەڵکو ئەمە بەڵگەی شتێکتان نەبینەوە کە ڕۆژانە ئێوە بەکاری دێنن پێتان چۆنە گۆگڵ بکەنە پێوەەر گۆگڵ بکەنە دادۆر لە بینی خۆتان بنووسن who is the best man of the history or who is the best man of the world بلن چه باشترین کسی میشوه یعنی چه باشترین کسی دنیایه بەبێ گومانتان هەبی هەر لەست ئەوەکەی بنووسن لە سێرشەکەی بنووسن چه باشترین کسی میشوه بەبێ گومانێکتر دەڵێ محەممەد صلی الله علیه و سلم کەواتە زانیمان بەڵگەکە ڕوونە ئایا چێ بتە باشترین کەس ئەوەی کە ڕاستگۆترینەنە دێمە سەر ناوەڕۆشی بابەتەکەیە کە ئایا ئیسلام پێویستی بە قەوارەیەکی سیاسی هەیە و ئەو ئامرازانەچین بۆ فەرەهەمهێنانی قەوارەیەکی سیاسی ئیسلامی ئەوەی جێگای سەرسامیە ئەو پرسیارە لە بە درێژایی مێژوو نەکراوە لە 610 زاینەوە تا ساڵ 1940 زاینی شتێک نەبووە بە ناوی ئایا ئیسلام پێویستی بە سیاسەتە وەکو ئێستا نابێت سیکۆلاریزم بێت با بڵێن دین و دەوڵەت لە یەکجیا بکاتەوە چونکە ئەوان تێگەیشتبوون کە دەبێت ئەو شتانە پێکەوە بن بۆ من ئەگە سەرنج بدەین بە درێژایی مێژووە و هەموو حکومڕانە و هەموو سیستەمە حکومڕانیەمان کردووە بۆ نمونە خلافە ڕاشدینەکان دێن دوای لەوەی ئومەویەکان دێن دوای لەوەی عوسمانیەکان دێن دوای لەوەی عەباسیەکان دوای لەوەی عوسمانیەکان دوای چەند ئیمارەتیش بزرگ دوای ئەیوبیەکان دێن دوای مەمەلێکی بەحری مەمەلێکی بورجی ئەو هەموو بە درێژایی مێژوو هەمووی پێوترە سیستەمی حکومڕانی ئیسلامی چونکە ئەو کات ئیسلام حکومڕان بووە ئەوەی کە ئێستا نەوەی نوێلی بێئاگایە ئەوەیە کە ئیسلام بریتیە لە ئاینێک و سیستەمێکی سیاسی لەگەڵ ڕێزم بەڵام زۆربیان نازانن زۆر بە پرسیارەکەم ئایا پێغەمبەر سەڵام کابرایکی سیاسی بیان نادەڵێن نەخێت تەنها ریلیجۆن لیدەر ریلیجۆس لیدەر بێئاگان لەوەی کە پۆڵیتیکال لیدەرش بە لە هەمان کادا کابرایکی سیاسی بوو ئاینیش بووە بۆ نمونە لێرە پرسیارێک ئەەکەم ئەڵێن بۆچی ئیسلام دەبێت دەوڵەتی هەبێ ئێمە پێنج شتمان هەیە سوورن لەسەر ئەوەی دەوڵەت ئیسلام دەبێت دەوڵەتی هەبێ یەکەم قورئان لە ئێمە لە پێش هەموو شتێکەوەیە لە قورئان چەندان ئاەتمان هەیە کە ئینفەیسەکەن واتە سوورن لەسەر ئەوەی دڵنیاکەنەوە کە دەبێت سیستەمێکی سیاسی ئیسلامیمان هەبێ بۆ نمونە دەڵێت خوای گەورە لە قورئان دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا خوای گەورە دەڵێ ئەوڕۆ کە دینەکەم بەسەرا خەڵاسکردن و نعمەتی خۆم بەسەرا ناردن سیستەمێکی ئیسلامی بگنێت و ڕازیشم بۆ ئیسلام دینتان بێت ئەگەر ئەمە سیستەمێکی سیاسیمان نەبێت چۆن بتوانێت ئیسلام بکەینە پێوەری ژیانمان بکەینە بەرنامەی ژیانمان ئاەتێکی تر میناوە ئاەتەکان ماشەڵڵا زۆرن آية ترمينا ضلي إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل فايقول فرمان إن الله يأمركم فايقول فرمان تابعك أن تؤدوا الأمانات إلى أهلها أمانة كانت بوخوانا كان مقرنوا وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل ولنا خوش عند حكم بكن سيستم دروس بكن بيكوا سكن سقام جيرش تبدا بكن داد غير بس بيننا كمرجع أو آية السلمية ككوتا آياتها فايقول شلون سيدا فرمي هلا سورة إسراء فايقول فرمي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول فإن تنازعتم في شيء فردوا إلى الله ورسوله وأولي الأمر منكم وإن تنازعتم من شيء فردوا إلى الله ورسوله فايقول فرمي أي إيمان دارا أي مسلمان لنا خوتان دا ريبك ولي أمرك جاري بك لنا خوتان ريبك ولي أمرك جاري بك وجوراء لخوا بيغمبر إخوا بك لا أشتك دا هناك وش تنكر
بقرينا سر حديث رسول الله قرآن كدو سرساوي جرينجي إسلام يكم يان قوتمان بو سيستم السياسي إسلامي هبي جرين ترشد قرآن دوام شد كزوزور جرينجا أيش حديثة كان ما شاء الله يكزار زور بو من هيك حديثي سلماني فاسي تام بيالم أو أصحاب بريزة كليدا برسنتاتو كبيدا بيت سروشي باولين ولي أمر فارس ولاتي فارس ليدا برسن ورا سلماني فاسي محمد سيفير تكرديا قد محمد طوتيو سيفير كردي على ولا دابل سيفير كردي ضليل لا هل لنا أخبارنا وبقرا كتش سرنا آداب كان أخبارنا سيا تا أجي الصلاة سيف كيسنا كي همو بوردي أبيوته ولا آداب كان أخبارنا باش نظام بنزا آدابنا أخبارنا معها كحمل بحديثاتوا وتاك ودائما شد كفر مرة وياه حموي بنقطة من نقطة في قلت سيف كيسنا كي وحسش بينهم صلى الله عليه وسلم عليه أجل هاتو سيب الأدار سونا سفرات سونا شوينك يكك بكنا مشخوري سروكا كانتا يكك بتنا ولي أمر دان باكارا كانتا مرقخ إيماجن سيكا في أمر صلى الله عليه وسلم فرمي أجل سيكا زبون شونا سفرات شونا شوينك إنا خدنا ديك جاريكا هذه أجل دولتك مان هبي أو هم مخالكيتا هبي كمال قاعد سياسي مان هبي إدوكيشن مان هبي هوسبيتاليتي مان هبي مجتمع مان هبي بيجمان ولي أمر مان بيلسا سيمشد كبلغي اللي سرهبوني سيستمي حكومة إسلامي واقعة سير واقعي مسلماناك هرسون سردم يكروا دا بابلين جروبك هلا صد بومنا وكو أو يكرويدا سان جروبك مان هبون هلا تنديسان بناوي سيستمي حكومة حكمة كانوا بترجيها بومنا باسي سيستمي حكومة كانوا باسي هو كانوا كمسلمان ليه بقرن بو دوباره حكم بكيلا أما سلام سالم يعني كزوز دول جرينجا أوش بريت لهم يجوا وكورونا شم كرده وكسروش لكي ميجو إسلامي تماشى كين لبنان روجك نبغى مسلمانات كسر استروك كذيك سيستم إسلامي في البقارة السياسية يعني روجك ما نبغى مسلمانات لا كوشان هبي لا ببنا بكونا تفرقون دوباره شلنا بين يكترا فإذا شفت كأخيرا بريتلا عقل توقع عرض ضليل العقل أساس التكليف وتعقل أساسي بقولين بناء الإخرانا سرا أجت مشاكل أو بساشتك باسم كر يكسر بينزم بينزم ويا دبينين لقرآن ما جي بيجا دبينين لحديث كان ما جي بيجا دبينين ل بقولين لواقعات مشاكل نجونزي دبينين لمنجوا نجونزي كوات عقلش ما دموش أو ساشتمان هي عقلش تحملك أتورج رفض كيوا حديث رفض كيوا باشا قرآن رفض كيوا واقع رفض كيوا كوات عقلش ينفيس السوري الإسلامي كدبي دولة شيء إسلامي سياسية كوات بالي بالتأكيد دولة شيء إسلامي بيوست بوكم الجاي مسلمانات بو ويدو بارا حكم بقرينا بو باولين بو مسلمانات بين خوش ليه حد اشتكى تعمل كم كزوزر بليدا أيش بريتيا لا بيج من السياسة كان وقت سن لما برسن دقيق باسم كبلام استارونيا كموا اگر تماشای مجوب کن دوشت دوباره چه بینی ایش آبیا ضربی سیستم کن که هاتون بو سیستم خوب پیش خود بدرو بخنه وانیا اون تماشای سیستمی ریالیزم که اتها دامن نیکولا ماچاولی ها دوای توماس هوبز ها لبه که دواتر جون لوک ها سیکر هادو سماکانی بدرو خستا بومنا اگر تماشای هوبز که هوبز گوتیم سرش مرو و شرانگی دا بالام جون لوک ها گوتنا سرش مرو سرش سیاسیه بابلین پیس میکره تماشای سیستمی کپیتالیزم که تماشای که سیستم که هاتی که عادتونی داینا دوات کار مارکس سیستم که بدرو خستا ما بس نلویا همون سیستم کانی هاتون بومنا أو سمع كلام بيش هذا يدوي خرافة سكوتة، أو سمع بيش هذا يدوي خرافة. بالامس ذيك لو معجزة الإسلام كبتنا ما بيقدم، أو الإسلام هذا نأي المسيحية رفض كذا، نأي نزول كسرت كذا، بالكو داني بس سمع كنا، بالام نيرا باسا كمن أولياء، باسا كمن أولياء أجر تماشى بيكن بيش بين السياسة كان كالذي هان كراون، أو بيش بين السياسة، أنا تماشى كان زور بيان كراون. زبون من توماس هوبز خصوصي كده، باولين دوائر جولوك بدو يخستوا. باش في السياسة شكل ديال بدروخ بومنا كارل ماركس اگر بين دون منزير مدينه كيستا زور باوا بومنا كارل ماركس قلت شورش بروليتاريا لاوروبا فرنسا بلام لا روسيا سلا
ئەو پێشبینە سیاسەکەی بەدرۆخراوە با بڵێن پێشبینە سیاسەکەی بەدرۆخراوە یان پێشبینە سیاسەکەی ناسەقامگیر یان ئایدیاکەی fail in practice and prediction. بەڵام کە دەبینی بۆ نمونە فرانسیس فوکویاما کە ئەویش دیموکراسیە کە کتێبەکەی دانا بە ناوی The End of the History and the Last Man لەوەیە پێشبینی کرد کە دووبارە لەگەڵ ڕوخانی سیستەمی مارکسیزم دووبارە ئاش دەگەڕێتەوە بۆ جیهان. بەڵام بەداخەوە با بڵێن پێشبینەکەی هەڵەدەچوو چونکە لە ساڵ 2001 دووبارە شەڕووی لێیابە. بەڵام ئەوەی گرینگە ئەوەی جێگای سەرسامیە ئەوە جێگای تێڕامانە ئەویش ئەوێت تەماشای حەدیثەکان ڕەسوڵڵاکەی تەماشای پێشبینە سیاسەکانی ئەوەکەی کە بۆ منە بۆ لە داهاتوو قسەی کردووە تەماشاکەی هەموو پێشبینە سیاسەکان هاتنەتەوە. حەدیثێکمان نییە باشە باس لە شتێک کرد پێغەمبەر سەڵام بەدرۆخراوی هەموو ئەوانە لاران ئیسلام لە دوا ئەگەڕێ خوا خوایتەن حەدیثێک شتێک بینەوە بۆ ئەوەی هەڵبیستنن بیکەنە بەڵگە لەوەی کە پێغەمبەر سەڵام لەوێ درۆی کرد ئەو بنی ئیشتو ئەمان نەبووە. پێشبینە سیاسەکانی محەممەد سەڵام هەر وەک لەوەی کە باسە کە ئیسلام گرێ بەگرێ هەڵەوەشێتەوە وەک ڕوویدا لە ساڵی 24 سیستەمی حکومڕانیش هەڵوەشایەوە و ئێستا بەرەبەرە گرێکە هەڵوەشێنەوە تاکو نوێژمەوە. حەدیثێکی ترمانێ پێغەمبەر سەڵام فەرمێت لە دوای وەفاتی من چی حکمەکە دەڵێ جەنشینە سەرڕاشتەکان حکمەکەن ئەڵێ لە دوای ئەوانیش دەسەڵات دەبێتە دەسەڵات با بڵێن پاشایەت بالفعل دوای لەمانی ئەبوو بەکرە عومەرە عوسمان و عەلی خوانێ ڕازی بێت سیستەمەکە نەما دووبارە چی لێهاتەوە سیستەمی پاشایەتی سیستەمی هەڵدا باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت دوای نەمانی سیستەمی پاشایەتی سیستەمی زۆرداری بالفعل کە دوو دەسەڵاتمان هەبوو کێک لەوانە رووسیا بوو کە پاڵپشی لە ئیمپراتۆرەتی مەسیحیە کرد دەسەڵاتی یانی بوو هەروەها ئەو ئیمپراتۆری با بڵێن عوسمانیش کە پاڵپشت لە دەسەڵاتی ئیسلامیە کرد هەردووشیان ڕووخانە ساڵ 1924 لەگەڵ نەمانی دەسەڵاتی با بڵێن پاشایەتی دەسەڵاتێک دەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی ناوە دەسەڵاتی زۆرداری یان زوڵمداری کە بالفعل تەماشایەکە ئێستا لەو سەردەمەیەش وەرە تەماشایەکە ناسەقامگی دەرچی زۆر ئێستا مۆدێرن بەخۆیان بینێن بە نەخۆشانێکەوە ئەناڵێت بەشتانێکشوە ئەناڵێت کە با بڵێن بە دەگمەن لە نوێژ ڕوویداوە باشە غێر لەوە ئەکرێوێتی کە دەچێت سەری ئەوە وعدی بەوێدا لە کۆپشەمانە بێتەوە ئەو درێکە و پێشبینێکە و نازانم چێکە واز تەماشایەکەن ڕێک ئێستا ئەوەی پێمەتێدا دەژین ڕێک ئەو ئەوەیە با بڵێن ئەو سەردەمێک کە پێغەمبەر سەڵام گوتێتی سەردەمی زوڵمداری ئەتەقەت ئەو سەردەمێ مەتێداش و حەدیثەکەش بەردەوام ببی دەڵێت لە دوای نەمانی سەردەمی زۆرداری سەردەمێک دەی پێی دەوترێت گەڕانەوەی محەممەدی مەهدی کە گەڕانەوەی محەممەد مەهدی هاوڕێیان هەر بۆ زانیارتان زۆر نزیکە ئەوەی من ئەوەندە سەری حەدیثەکانم کردی گەڕانەوەی یان هاتی محەممەد مەهدی خەلیفە مەهدی محەممەد مەهدی زۆر نزیک ئێرە حەدەکەم وەکو برایەکی موسڵمان یا وەکو ئەگەر هاتوو با بڵێن ئاشنانی بە فکری ئیسلام وەکو کوردێک خەمی میلەتەکەمە ئەمەوێ بچن تەماشای پێشبینە سیاسەکانی محەممەد بکەن کە ئێمە لە مەفهومە ئیمانەکە پێی دەڵێن نیشانەکانی هاتنی قیامەت بۆ تەماشایکەن بزانن یەک نیشانە بچووکماوە محەممەد صلی الله علیه و سلم گوت بینە هەروتە دی بڕۆ تەماشای هەرسی تەماشایەکە لە بچووکترین نیشانە کە لە دوای خۆڕوویە باشە ئێستا کات ئێوە نەبیاساکەی و کۆدامی نیشانەکە لەو ماوانە ڕوویداوە هەمیان هاتێتەوە یەک نیشانەما بێتە دی کە دەرگا وەڵا کە بۆ نیشانە گەورەکان ئەوی بریتە لە جیرانەوەی ڕووباری فورات لەگەڵ جیرانەوەی ڕووباری فورات یەک جەبەل یەک سیا لە زێر دەرەکەوێت کە جیهان لەسەر بەشەڵێ کۆتا نیشانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاگاداری کردنەوە گوت لە دوای ئەم نیشانەیە وەکو چۆن دوزبێحە کە بپسرێ دوزبێح لە دەست بێت دەخوارێ ئەڵێ بەو شێوە نیشانەکان یەک لە دوای یەک دێت ئەگەر هاتوو کاتتان هەبوو بەس بەلایەنێکم هەر جودەنە وتارێک لە ڤیدیۆکان لە یوتیوبی هەر بنووسن نیشانەکان ڕۆژە قیامەت یان کتێبانێکی زۆر لەسەر ئەو بارەیەوە بەس بزانن چییە بۆ تا ئێستا پێشبینە سیاسەکان محەممەد بە درۆ نەخسایەتەوە بۆ ئەوانێت ڕێگە تەماشایەکەین هەمیان بە درۆ خسانەوە بەڵام ئەگەر تەماشایەکە چیکارە سیاسەکانی یان پێشبینە سیاسەکانی هەمیان ڕاست دەچۆن کە ئەوەش چیە گەواهی دێ لەسەرەوە کە پێغەمبەری خوایە ئینشەڵڵا هیوادارم حەستم بەو کارە ئێستا زانیمان پێنج بنەمای سەرەکی هەن کە بۆ بەڕاهەمهێنانی
سیستەمی حکومڕانی ئیسلامی کەوتمان قورئان حەدیث واقع عقل لەگە منیشو ئێستا دین ئەو ئەمرازانە چین کەسیەکەن هەڵەسن بە فەرهەمهێنانی سیستەمی حکومڕانی ئیسلامی ئەمە ئیسلام دوو شتمان هەیە یەکەشیان پێی دەوتری ئامانج ئەو دومیان پێی دەوتری ئامراز ئامانج لە ئیسلامدا ئامانجەکەی جیارە خۆی گەورە لە قورئانی باکتە بۆ منێکێک لەو ئامانجانە بریتە لە سەپاندنی دادگەری لە کۆمەڵگا ئەگەر هاتوو توانیمان دادگەری بچەسپێنین ئامرازەکە پێشەنێ بە هەر ئامرازێک بێت ئەوە ئەتوانین دادگەری بچەسپێنین بۆ منێک ئەو ئامرازانەیە کە ئێستا باون سۆفت پاوەر و هارد پاوەر یان زەبرە شەمشیر ئەوە زەبرە هێز بەکاربێن یان ئەوەتە کامەرەی سکوریتی بەکاربێنن بۆ ئەوەی بتوانین دادگەری لەسەر کۆمەڵگا بچەسپێنین ئامانجەکە دیارە بریتە لە چەسپاندنی دادگەری ئامرازەکانیش هەر ئامرازێک بن کێشەنیە واتە بەسبەبی ئامرازەکانیش هەر ئامرازێک بن تەنها بۆ ئەوەی بڕەخسێن بتوانێت دادگەری لە کۆمەڵگا بچەسپێنن نمونەیەک شتی کرد ئەگەر تەماشای سیستەمی پێنە سیستەمەکان تەماشای سیستەمی زەکات بکەن دەبینن سیستەمی زەکات لە ئیسلامدا بریتە لە چ بریتە لە پاکبوونەوەی نەفس تەسکیەی نەفس کە ئەوە بۆ وەدا چونکەتەوە ساڵانە و هەموو پارەیەک خڕ کردەوە پای گەورە ئینسانیەوە دروست کردووە کە پارە زۆر کردە زۆر تەماحە هانی زیاترە هانی بەدەستێن هانی زیاترە بەڵام لە ئیسلامدا ئەوە نییە دەبێت ساڵانە ببەخشێت لە زەرت پاڵ واجبە دەبێت ببەخشێت ساڵانەکە دەفاتی بابەستەن تا دەوڵەتیمان هەبوو دێت ئەستێنی بۆ ئەوەی بەسەر هەژاراندا بەشکات باشە ئەوانەی کە توانایان ئەوانەی بەڵێی کە نەمداوێنیان هەژارن دێت ئەو بارەی کە ئەتوو لێ زیادە بەسەر ئەوانەدا بەشێت ئەوە خێرەی زۆر گەورەیە تەماشاکە سیستەمی ئیسلامی بریتە لە دانی بڕەپارێک ئەو ئامرازەکەیە ئامرازەکەی بریتە لە دانی بڕەپارێک بەڵام ئامانجەکەی بریتە لە بڕەدانی پارێک بەڵام ئامرازەکەی ئاساییە دوو بار شێوەشیکە بۆ مناو برادرە بە کریدیکارێکدا من بە کاشێکدا ئەوەیتر بە بەڵاتێکدا ئەوەیتر بە دینارێکدا ئەوەیتر بە زێرەکدا ئەوەیتر بە میوەیدا واتە ئامانجەکە دیارە بریتە لە بڕەپارێک بەڵام ئامرازەکان کێشە نییە ئامرازەکان هەر ئامرازێک بی تەنها بۆ ئەوەی بڕەپارەیەک ببەخشێت ئەوە یەکێکە لە سیستەمە عەزیمەکانی ئیسلام کە ئەوەش دلیل لەسەر ئەوەی کە خوای گەورە سیستەمە شوای دیاری کردووە کە بتوانێت لەگەڵ هەموو ڕۆژگارە بگونجێت بۆ نمونە ئەگەر دیقەت بدەینێ ئەو کتێبانەی کە لە کۆنە هاتوونە بۆ منە کتێبەکانی ئەفلاتۆنە ئەرسطۆ ئێستا باویان نییە تا ناتوانین بەکاریان بێنێت بۆچکە بۆ سەردەمان نووسراوەتەوە وانە ئێستا ئەگەر کتێبش 100 ساڵ پێش ئێستا ببینی بۆ لەباس سیستەمی حکومڕانی کردی لەسەر لەگەڵ ئێستا نایگوتێت چونکە دنیا وەرە هەرە بەرەو پێش ئەچێت وەڵام سوبحان الله ئەگەر تەماشای سیستەمی ئیسلامەکەی لەگەڵ هەموو سادێکا کردە باوەڕم پێ بکەن ئەگەر بگەڕێنە پشتی ئەوەش با بڵێن پشتی هاتنی ئیسلامیش تەماشای سیستەمەکەی بکە لێ بیچەسپێنە گونجێت اینجا ئەمە کە باسی سیستەمی حکومڕانی ئیسلامی ئەکەین خوای گەورە کە باس پێغەمبەر خوا سەلام نوری سامان تاکەی بە ڕۆژگایمان دەڵێت ئەو چڕۆکانە بۆی بۆ تۆژێڕمەوە چڕۆشی ئیسحاق یاعقوب یوسف هەموو پێغەمبەران تر دەڵێت بۆی بۆت ئەجێڕمەوە بۆ ئەوەی پند و عیبرەت لێوەی کردی دەبینی پێغەمبەر خوا سەلام وەکو ئیمرۆد بڕۆک زۆر ژناوەتی بە دووگرێتتر شت دەڵێت پێغەمبەر خوا سەلام ئەو سیستەمە لە خۆیان بەرجەستە کردووە یەکەم کەس خۆی بۆ ئەو سیستەمە تەطبیقا جێبەجێ بکات دەبینین یەکەم جار باسی پێغەمبەراتان بۆ بکەم کە هاتوون چۆن توانێتەوە ئەو سیستەمانە دابەر بکەن ئەو سیستەمانە تەطبیق بکەن بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن هەستا ڕێبازی ئەوانی کردووە تەماشای سادەی پێغەمبەر بە خاڵ بۆ ئەگەر تەماشاکەین پێغەمبەران بەگشتی بۆ چار شت هاتوون یەکەم بریتە لە تەوحید دەبینین پێغەمبەران بۆ هاتن کە تەوحیدیش ئەگەر بیرتان مابی لە خزمەت جەنابتانە باس تەوحیدم کرد بەکلی پێموتن کە تەوحیدسیان بریتە لە یەکگرتنی خوددا لە پەرستندا لە بەدیهێنەردا لە ئەسما و صفات لە خزمەتاندا بووم کە باسم کرد تەوحید مەسەلەش زۆر گرنگە پێموتن شەوازەکەی چۆنە ئەگەر دەڵێن کە پێغەمبەران هەموویان بۆ ئەوە هاتون کە چ بکەن تەوحید بەرپا بکەن دووەمیان بریتە لە یاسادانە هاتون بۆ ئەوەی باڵێن كتب پیغمبر كانت پیغمبر شعیب هات بو و ترازی ئابری لەوان
خۆی تاایفەکەی دیکە بچەسپێنە هاتون بۆ ئەوە یاسای خوا بەسەر یاسای کۆمەڵگای دەستکردەی مرۆڤ بچەسپێنەوە وەکو پێغەمبەر شوعیب کردی چەندان پێغەمبەرانی تریش ئەویان کردووە وەکو لەوانە پێغەمبەر ساڵح کردی کە دەهات لەگەڵ خەڵکەکەی دوود ئەگوێ بە منازن بەو چیەوە بەو هەموو باڵێن ئەو بینانی کە دروستان کردووە ڕۆژ ئەوەی خۆیان ڕۆژ لەگەڵ هەلێتان دەستێنێتەوە بۆ لە ناو خۆتاندا بەشی بکەن باشترە لەوەی بە عەزابی خوا لە دەستان بچن سێم دەبینێت پێغەمبەران پاکسازی و چاکسازیان کردووە دەبین هەموو پێغەمبەران کە هاتوون گرنگتریش ئەوەیە بووە کە لەگەڵ کۆمەڵگای چاکسازیان کردووە نمونە ئەگەر تەماشاش دەکەیت پێغەمبەران لەگەڵ ئەو کەسانە بوون کە چاساندرانەتەوە لە زۆربەی پێغەمبەرەکان ئەوانەی کە بەدەرنراون هەموو لەگەڵەوە بوون کە چاساندرانەتەوە سارەمیان کە زۆر گرنگەویش بریتە لە تەحملکردنی پێغەمبەران لەگەڵ قەومەکانیاندا ئەگەر دیقەت بدەیت هەموو پێغەمبەران هاتوون تەحملیان لەگەڵ قەومەکانیان کردووە پێغەمبەرێک شوعیب مادەم بۆ دێوە هەر باوەڕم پێنایەن پێشێنە باوەڕ پێکەوەژیانێک بکەن ئێوە ڕێبازی خۆتان لەمە ڕێبازی ئەو خاڵە زۆر گرنگە لە ئیسلام کە زۆربەی ئێمە پێئاگان لێ زۆر بەدەبینێ مسلمانان باوەڕی ناوانێک کە تۆزێک فکرشی ئەویان هەیە پێیان باش نێ پێکەوەژیان لەگەڵاتر بکەن کەسێ قورئان دەڵێ پێکەوەژیان بکەن وەکو پێغەمبەر شوعیب و پێغەمبەران تریش کردووە یەک پێغەمبەر هەبوو هەر بۆ معلوماتان یەک پێغەمبەرمان هەبووە چی کرد و تەحمل لەگەڵ قەومەکەی نەکردووە بەڵام تووشی لۆمەی خوای بووە ئەوی پێغەمبەر یونسە کە تەحمل لەگەڵ قەومەکەی نەکرد باشە ڕۆوی ئەوە لەگەڵ قەومیان لەو ژنیان کافرن ها ڕۆوی چی لێ هات دۆلفین قوتیدا حوت دواتر فڕیدا دەرێ دوای کە تۆبەی کرد و گەڕایە لا قەومەکەی مەبەستم لێ لە پەندەکەی پێغەمبەر یونس ئەوەیە کە پێغەمبەر تەحملی نەکرد و تووشی لۆمەی خوای بوو بۆەوەی دووبارە تەحمل لەگەڵ قەومەکەیان کرد ئەو وێنەشکە هینایتم ئەوەی دەستە چەپ خالیدی کوڕ وەلیدە ئەوەی تریش بە گەورەمانە صلاح الدین ئەیوبی لە کاتی فەتحکردنی شاری قودس ئێستا با بزانێت پێشەوەی بێمەستەر ئەوەیە ئێستا با بزانێت پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن توانێتی ئەو خاڵانە بەرجەستە بکات لە خوان زۆر میمە بۆ دەبینین پێغەمبەری خوا هەرێکێک لەو خاڵانە بۆ منەکە با بڵێین وحی بۆ هات لە ئەشکەوتی حەرا وحی بەسەرا دابەزی یەکەم شت چی کرد تەزکیە نەفسی خۆی پاک کردەوە خۆی فێری تەوحید کرد اینجا هاتەوە ماڵە خوێزان اینجا علی کوڕ ئەبو طالب بەبێ ئەو کەسانێک کە لێی نزیک کرد ئەوە زۆر مهمە یەکەمدا لە خۆی دەست پێ کرد دوای لە خێزانی دوای لە ماڵ و منداڵەکانی با بڵێن لەوانەی کە لێی نزیک کرد تەماشاکە خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم چی کردووە تەوحید ئەوانەی چەسپاندەکە وەکو پێغەمبەران کردووە ئەو خاڵێ بەرجەستە کردووە دووەم یاسادانانی خوا اینجا کە دوای لە مەکەیە شوێنی ناکەنەوە دوای هەموو شکاتی پێیان کرد دوای هەموو با بڵێن ئازارەیدان ڕووی لە شوێ کرد لە مەدینە لەوەیە یاسایەکی قەوارەیەکی سیاسی دانە یاسای خوای چەسپاند سیستەمێکی دەستوورێکی نێودەوڵەتی دانا کە یەکەم دەستور نووسراوەیە لە هەموو ژوو ئەگەر تەماشا بکەین کە من دەڵێم یەکەم دەستوری نووسراوە لەوانەیە کەسانێک بڵێن دەستورەکەی ئەفلاتۆن یان با بڵێن ئەرستۆش هەبووە ئێمە دەڵێن دەستورێکی نێودەوڵەتی بە دەستورەکەش نووسراوە بووە چونکە دەستورەکەی ئەفلاتۆن عەفوەن ئەرستۆ تایبەت بۆ بە سینێک بە فەیلسوفان سینی فەیلسوفان ئافرەت تیا نەبوو بەردار بکە چینەکان ترپیانەوە با بڵێن ئەوانەیە کە دەرەوەی دیۆنانن بۆیان نەبوو بەردار لەو دەستورە بکەن یان پابەند نەبوون با بڵێن مافیا نەبوو لەو دەستورە بەڵام لە دەستورەکەی ئیسلام ئەگەر بین دەستورەش نێودەوڵەتی بووە جوولەکە جێتیا بۆتەوە مشریک جێتیا بۆتەوە کافرەکان زیان تێدا بۆتەوە ئەنساریەکان زیاتر مەهاجیرەکان زیان تێدا بۆتەوە وات دەستورەش نێودەوڵەتی بووە ئەو زۆر میمە لە وەکومە وەکو قوتابی نێودەوڵەتیەکان کە نێودەوڵەتیەکان بزانین یەکەم دەستور نووسرایەوە دەستوری پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێڵێن زەکات ڕۆک مەدینە ئینشەڵڵا ئەگەر کاتمە و توانیمان لەگەڵتان بەشەکە اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم پاکسازی و چاکسازی لە کۆمەلگا کرد وەک پێغەمبەرانی پێشخۆی وانەی لێوان بەردبووە ئاستا چی کرد کە چووە مەکە مەدینە یەکەم چی کرد تەبایی و برایەتی لە نێوانیاندا پەیا کرد ئەوە زۆر میمە ئینجا ئاستا کۆمەلگایەکی قەوارێکی سیاسی دروست کرد لە بینی جوولەکان نەچوو با بچین چوو لەگەڵیانە ڕێکەوتنی کرد بۆ ئێوە سایانی خۆتان مەتەسایانی خۆمان هەر شتێک کێشەیەک ڕوویدا لەسەر ڕاوێژی پێکترەکەن بەوەی کێشەکانمان سارەستا بێت دواتر تەحملکردنی یەکتری ئەگەر تەماشای پێغەمبەر صلی الله علیه و سلم
تحمل لەگەڵ قەومەکان کردووە بۆ منەوە هەموو باوڕێن ئەو هەموو پەیمانانەی کە جولەکان بەشاندەوە ئەو پەیمانانەی کە مشریک و ئەوان تر پێوە پابەند نەبوون و سەندانکاری وەیان کردو هەموویان پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێغەمبەریان کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگترش کردێتی لە حەگەلیان تەحملی کردەوە زۆر زۆرمیمە کە مەسم ڕێک لە وسان خاڵە ئەو بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەستایە چی کردووە وانەی یا باڵێن پند و عیبرەتی لە پێغەمبەرانە وەرگرتووە کە لە خوای گەورە بە شڕۆک لە نەژێرەکە ئێمەش دەتوانین پند و وانەی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگرین کە خوای گەورە دەفەرمێت لقد كان في رسول الله أسوة حسنة پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرمەشقێکی جوانە بۆ ئێوە لە ئاسایی بکەنەوە هنا سر سلايد دواتر كذلك إن الحكم إلا لله authority belongs to Allah alone كذلك authority belongs to Allah alone ما بس مانسيه لا باب الحكم راني تنها وأخوات إما لا رمانية أخوي جورا ئێمەی هەمومان بە یەکسانی بەساوێکی یەکسانی بەساوێکی دادپەروەری دروست کردووە. حکمی خوش بۆ هەمان وەچیەکە، بۆ هەژارێک، بۆ فەرمانڕەوایەک، بۆ دەوڵەمەندێک، بۆ مافخوراوێک، بۆ هەمویان وەچیەکە سیستەمی خوای گەورە. چونکە هەمومان کۆ لێ ئەوی وەش بەساوێکی دادپەروانەدا سەیری هەمومان دەکات. ئەمە دەزانێت لە ناوەکانی خوای گەورە کە عەدلە بریتیە لە أولي كذا تلوه كما ضلين إن الحكم إلا إله يا ضلين لا يشرك في حكم أحدا أو دورة ترين وسرش ترين باولين أيديا كجوازية لقال هم مستمع كانت باولين سرش ترين سرشتين فكرية كجوازية لقال هم فكرة كانت لقال هم مستمع كانت هذا مستمع كانت دورة ترين جوازية نبلا بوسي چونکە ئێمە لە ئیسلامدا کەمە دەڵێن حکم بۆ خوایە ئێمە شتێکمان هەیە پێ لە سەنشۆڵ ئەڵدرەتی واتە دەسەڵاتی ناوەندی لە ئیسلامدا دەسەڵاتی ناوەندی بریتە لە خودا دەسەڵاتی ناوەندی بریتە لە خودا بەڵام سیستەمەکانی تر دەسەڵاتی ناوەندیان بریتە لەسەر بریتە لە مرۆڤ ئەجا بخۆشە باوەڕێن ئاماژە بەوەکەن کە مرۆڤ کەم و کوڕی هەیە مرۆڤ وایە باشە ئێمە چۆنە بێت دەسەڵاتی سیاست باوە دەسەڵات ناوەندی بدێنە دەستی مرۆڤانێک کە باوەڵێن شایانی ئەوە نی یان باوەڵێن دوایە هەموو هەڵە و کەم و کوڕیانەی هەیتیان تا ڕایەوەش لە خوا ناترسن چۆن ئەتوانن سیستەمێکی وا لە کۆمەلگا بچەسبێتن کە ئەو سیستەمە زۆر دڕمیێمە موسڵمانان کە تێدا ڕاسا بەکەن لە ئیسلامدا حکومڕانی درێتە کەسێک کە لە خوا ئەترسێ باوەڵێن ترسی هەیە کە پێی دەوترێت ئەمیرە المؤمنین دەبێ ئەو کەسەش لە هەموو لایەکەوە پڕاپڕ بێت زیرەک بێ حەکیم بێ دانا بێت و ئەوەش لەلایەن موسڵمانان ڕاسا دەکرێت چونکە ئەگەر ڕایان لێ نەبوو دواتر لای ئەبە لەسەر حکومان بەڵام لە سیستەمەکانی تر وانییە بۆ سیستەمی ئیسلامی دەبی کەسێک خواناز بێت دەبی چەند خاڵەکانە دەبی تیان دەبێت بەڵام لە سیستەمەکانی دیکە منە کامە دەوڵەمەندتر بوو کامە زیاتر پلەپایە بوو کامە باڵێن دەست لێڕوا ئەوە بێتە حکم ئەوە بێتە باڵێن ئەبێتە مشورخۆر نمونەشمان زۆرەیەکی لەوانە دڵاتەوە نمونە زۆربەی ئێستا بێژونوسان بەخۆیان خەڵکی ئەمریکای تۆمارەکەن کە دۆناڵد ترەمپ سیاسەت ئەوەندە باش نییە بەڵام بۆ ئەو پلەپایەکەیت یان ئەو پارێکەیەتی بووەتە سەرەوە دووەم شت کە زۆر هەر لەو باسەیە ئەوە یەکەم کە باسم کرد دووەم شت ئەوەیە کە ئێمە دەڵێن سەتڕۆڵ ئەدەرەتی کە بۆ خوایە دەسەڵاتمان بۆ خوایە چونکە خوای گەورە یەک زۆر زۆرمیمە لە ئیسلامدا ئەوی بردە ڕاستاکردنی حەرام و حەڵال لە سمیناری یەکەمیشا کە باسم کرد باسی هەشت و شەڕم کرد لەوێ ئاماژەم پێدا کە ئیسلام ڕاستاوی حەرام و حەڵالەکە وە شتەکان سنوردارەکە ئەوەی کە باسم کرد بە کوردی و پوختی بوو لەسەر سیستەمی ئیسلامیەکە ڕاستی ئەگەر تا سبێنەش لەگەڵ جەنابتانە بودجێمەوە لە خزمەت جەنابتاندا بووم هەتا بڕۆین زیاتر قسەکانمان زیاتر باڵێن هەویلەکە ئاوەشێلێ وە زیاترمان پێویستمان ڕۆکردنەوەیەکەی زیاتر بەڵام ئینشەڵا لێرە کۆتا بە سیمینارەکەم دێنم و ئێستا کاتی پرسیارکردنە و هەر کەسێک کە پرسیارێکی لەسەر ئەو سیستەمەی کە من
دامناوە یان با بڵێن پرسیارەکان پەیوەندی بە بابەتەکەەوە هەبێ ئینشاءڵڵا تا خزمەتە بەڵام من خۆم کە لەگەڵ لەدایکبوونمدا بە ژوایان گرانم سوپای بەرە و دیاری پێبەخشم کاک بازان ئینشاءڵڵا تەنیشتما دانیشە ئێوە پرسیارەکانتان بکەن ئینشاءڵڵا کاک بازان بۆ مەگوازێتەوە ئینشاءڵڵا منیش لە خزمەتم وەڵامتان ئەدەمەوە بەڵام ئەگەر و وەڵامێک کە با بڵێم نەپێکا هەر شتێک زانیم پێتان دەڵێم ئەوەیە بەڵام هەر شتێک نەمزانیت بەبێشەوە پێتان دەڵێم نازانێت شتێک مەلایکەتەکانیش کاتێک خوای گەورە لێ پرسن ئایا دەزانم من چی فێریانم کردووە شەرمیان نەکرد بە گوتن لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم من شرم ناكم ئەوەی پرسیارەکانتان ئەکەن بە خۆشحاڵیەوە پرسیارەکانتان سەر سەرچاو خوشی لێرەکە مامۆستا بابەتەکە بڕێک درێژ بوو بەڵام گرنگی و خۆشی بابەتەکە بڵێ درێژی بە کاتەکە لەبیر بردینەوە سەوارەت بەو ئامانجەکانیان ئامرازەکانی سەرکەوتن سوڵەتێک هەیە لە قورئان کە ئیمام شافعی دەفەرمێ ئەگەر لە غەیری قورئان تەنها ئەو سوڵەتە هات بە خوارەوە و هەموو ئومەتی ئیسلامی بەس بوو ئەوی سوڵەتی عەسرە إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر پێغەمبەری ئیسلام کە هات صلی الله عليه وسلم إيماني بو بيامي خوي هبو إلا الذين آمنوا وعملوا الصالحات وطبعا عملي شبه بيامتي خوي كر أجي كسي وصدق بك أموجاري كت بك تماشى ذيك أو كسا كنصيحتي لتو كردو همان أو يشوف خويناك كبيجوتي أو تشتكي لي ولا ناقري اللي بخوش يجي بزيبك في مصاصر وش تاني شيء زي بذكر بقول خوي ده هاتو زيت هم بقول هم بعمل وتواصوا بالحق راسقوي كبراستي دو خارزون بيرق باسكر کسی که ادعای پیغمبراتی بکات دبی دو شتی لبود دابنی اگر هاتون یعنی اوی دروزنترین کسی دروز نکانه یا خود رازگوترین یا رازگو کانه بوی پیغمبر اسلام که هات بردوام وصیتی به حق دکرد اماش خالق تریس الکوترین پیغمبر صلی الله علیه وسلم و تواصل بالصبر آرام گرتنو صبر گرتنی پیغمبران بگشتی و پیغمبر اسلام بطایبتی لسر او هم ازیت النار حتی که وهبو اماش خالق دیکی سرکوترین پیغمبر صلی الله علیه وسلم وخالقی تر که باز بکن آماجد بخالقی زور گیرن که لسمیانکی او دستورانی پیشو او نظریاتانی پیشو که ناکری وکو سیستمی حکمرانی لبو همو کاتو ساتک تو جیب جیام که بله راسته لبره وی مروف اوشتانی دانا وکو نظریات بیردوزه وی مروف قابلی حالیه بلام اوی پیامی اسلام خواهی گوره داینانه هیزی منو تو او شتێک کەوا دەکەین لەسەر توانای ئێمە دەوەسیتەوە ئەو کاری من و تو دەکەین لەسەر توانای ئێمە دەوەسیتەوە بۆیە کارەکە لەوانەیە کەم و کوڕی تێدا بچوو کە ئێمەش کەم و کوڕیمان هەیە بەڵام خوای گەورە کە دانەری کە فاعیلی ئەو پەیامەیە خوای گەورە کامیلە و منەزەهە لە هەموو نوقسانی و کەم و کوڕیەک بۆیە پەیامی ئیسلام دەشێ و دەکرێت بۆ هەموو کات و ساتێک بنجێت دەست خۆش بی دەست خۆش بی سواد جان زۆر زۆر جوان هەر دەست خۆش کەسێک کە پرسیاری هەیە لە پرسیاری نە باشی دڵسێتی دا بکەم ئازان بەشەوەی پێوتین ئەو جومای نەچینە خود بە ئیدیۆڵان دەکرد ئەوان دەست خۆش شتێکم کار محەممەد هیوادارم ئەو کارانە بەردەوام بن ئەوەی سەرنج بوو لۆ من جێی سەرنجی من بوو جێی بایەخی من بوو بردنی ئەو زانیاریانە بوو لە ئەو ستایلەی خۆتە يعني أستاهل كأيو درس بيكون أول تكون من هذيك أول سريعة بوجورة ترجعنا يعني شون بلاي بوشي وينك كم لاعب باس بعملتك هيك بوشي أكاديمي كأيو إخوانه أول يوم زي بعنا بهواي سركوتنو وبرد دوامي داتا زور زور سؤال أستاذ إن شاء الله اشتي زيادة للرأي فرمجاني رجع بس وش اسمه بس طبعا عين الإسلام وزر يعني كان وياك برافو أنت مثلا لو كدولتك بالناس عشان تقبل عليه وسنة مثلا دولتك تعبد بأي الإسلام آية بقول عين الإسلام بسيرك كنت مشتكى وضعك دوهم كسر يعني والنبي كذا تعبد بعرب تعبد بالمونة بكل هم لا نشأ طبعا بينما دولتك ياخذ دولتك بنيادني تعبد بناي دولة إسلامية آیا تعرضيك وبورس كينار ولا تعبدني بزيشي ولا لهمان فارجو خشدة أتواني نريد
حاول بدێت بە مەحکومی خودی دینەکە تێبگەێنێت هەموو لایەن هەموو تاکەشی کۆڵگای لایەن ڕەنگەش تێبگەێنێت نەوەکو بە شێوەیەک بیکە دەوڵەتێک یاخود جێژی تایبەتی بۆ فراهم کردەوە پرسیارەکەشمە بە دووبارە بکەم وایە بۆ یاخود لەو باوەڕدانیت کە دروستبوونی دەوڵەتی ئیسلامی شتەکە ئەو ڕزگەی بشێنی کە تەنها لەو وڵاتەشی بی تەنها لەو بەعزە کەسێکی بی بعض ذلك أما مثلا الصلاة الإسلامية هم يذكرين ذلك الدولات الشبيكة مثلا الدولات الشبيكة دولات الإسلامية دابني مثلا لو إذا كان كدولات دين الإسلام تنها لو دولات تبنية لو ملة تبنية لو كوي جهنمية بس لو إذا كنا يعني مثلا فاتوات الدين إلا ذي دولات الشبيكة مسلمانية أما في مثلا الصلاة الشبيكة مسلمانية بين دولات الشبيكة مسلمانية كاس لو يقدر نبي مثلا السيارة كيش جواب ده أما مثلا داز دروس في دولة شيء إسلامي لكينا أمان زي خومان شركة أو هالسرنامي في شركة أو هذا السرنامي في اسمه هو مثلا اشتغل بقشتي بينك مختص بين التعدوري دولة عايش هذا الصفر بسالك زوج جوانا راسك اللي قالت هاورام من الإسلام كأولاد بريوبا زيادنا يدنها بخوي حكم مكان باشا كأمضرينها لرباسم كر كأمضرين حكم بخويا وتخون خوينا يا حكم مكان أبيت بكسر دابنا حمية لسريكا ولا سبون منا لا أجلس ميجود خبيتو سيري ميجود بكي لسردني بابل بيها مرة صلى الله عليه وسلم بوابك عمر بابل بوا ولي أمري مسلمانا أو سيكر حدك اللي كسكاني خو أبجا كردي ولي بابلي كردي ولي أمر كان ديكا بومنا خو ولي أمر بومي ديكا بومنا كردي بابلي واري بابا أمير المؤمنين هو وأنا تري كردي ولي أمر بون منا عمر كل خطر ولي أمر هميام بابلي أمير المؤمنين هميام بلا بومنا كسر فارس سلمان الفارسي كردوا الأمر بابا فلاتي فارس كسر شوكو سهيب الرومي كرد السروشي بابا ولي أمر الروم أي ترجع همام شو نمونا سعدي بن وقاص غلطنا نو كرديا والي مصر نمونا والي كوفة أراميا ده خستوا غير ريك بخوي هذا ثلاثة سياسي هبو لشونك صاحبه بلان تقولي بكو سنتر الشروباري اللي همو ولا يقولين شو دابو همو داب نص أو سنترال أدريتيا لا يرباسم كده سنترال أدريتيا كابو لا هموش هناك وتهات ولا يوم ولا مواني ذكر بابلين ولي أمري وفرمان كاني أمير المؤمنين يجب زيادة أجا نفسك زوج جوانا إيه مش كذا محمد ما هنتي تقول حديث كان يا وصل فرمان فرمي حكمي هموش هانك يعني إذا صارت شيء سياسي لشو هيك درستها خو بشكل يعني خو بأوقات بابلين زيادة كذا برضو ديت حكمي وين تريشها يعني بديجة بس خوش بكات محمد زوج باجوي يعني من أول زيادة بقيس رخنا وكسيارة كمية بس بتزدي وشوازة شزور زور زوم مهم بيستبع بتزدي مع مستعيني أينيش شوازة شلو زوريان لو كات متابعين خوان ده هبتن تنها بس لروتينات جيان من دك عرف عاداتنا كان بقوا بي بس لو يعني بسياسة بدولة بهموش يعني أو سيستم جواني إسلام كمهمنا بتوانن يعني بيكن بوكبتي هاني كان سنة بخلش بلاك والسيستم حكمان سيستم سياسة ما مشتي وشو هذا الشيء زور بعد بس خوش كده مش مستوى سامي إذا سخوش اللي بدأ بس نشطة كم جميل بس خوش اللي طبعا سال بان اللواني بيستاكش تشي شاز والله كيا يصير كوتو يقولش تشي شاز بعدين في المايه بعدين نزانكو شوش تشي زود شاز كيف سكبت بوش شازك بعد غير روجي مصطفى زمي رحمة خواني بيتن بس يا بابت بيقولني دوتي كان لك بكورتي كفتي دله لا
مثلا في عندنا دولة كان القرآن خير فرمي وجعلنا شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم أو بابة آية لا حديث جدا فرميتن خمت على آدمنا وآدم من تراب يعني لسألتوا بنتيني في عندنا دولة كان دادم لس قلبتن والله ما أظن شتى لفظي غلطي لفظي استعمل خلق شيء سوري حتى نسأل كان زوجو بكار دينين دولة إسلامي بنينية لنا استخدم پیغمبر عليه الصلاة والسلام لنا خلفاء الراشدين لا دولة وشيء دولة غلطة باشا بقول لك أبسيطة كم نوعي الأول لفظي بكار ثاني أبي والله دمي أقسم كذا راس كمان دولة غلطة هم داري حكومة إسلامي مانية پیغمبر صلى الله عليه وسلم مدينة يبو بتاني مدينة بونيا بالام تيكت في دوام بالإسلام أجا دولة بعد دولة تكيل مدينة دوس كذا راسيا بالام تيكت في دوام حتى لسردمي عمر رضای خواهی بیدن دولت که گذاری فراوانی بخوی بدی باشه؟ بله. اول زور بیم بود دست خوش بیدن اول زور زاری نوشتگانش اوشتای نازانم مثلا هو کار کیسیا که غلط دپیکن یعنی هولو لفظی بکردین اگر نه حکومت آخر که محمد مهدی جه تو همه حالت دولت دانایتن حکومت اسلامی بکردین که هم لاش دگرتو. پۆشەی یەکەم باشە چی بە ئەو کارەزانی کە سیستەمە هەیە ڕاوڵاتەکانی دنیا جێبەجێ ناکات. سیستەمە جواب باشە و دۆڵەتانی جیهانی دەولەت ناکەن لەسەر لە ساڵی 1990 لەگەڵ دروستبوونی دەسەڵاتە شۆک و باڵێستنە شۆک و زایۆنیزم چەندان یاسایشاندانە یەکێک لەو یاسایانە لەوەیە بە ئاشکرا دەرەکەوی لە ئەگەر کتێبی زایۆنیزمەکان بخوێنەوە بە ئاشکرا دەرەکەوی یەکێک لەو خاڵانە کە دەیانویست باڵێن سیستەمەشی ئاینی نەبێت لە جیهان یەکێک لەو خاڵانە کە هەنووس لە ناوی بەن چەند خاڵێکیاندان هەبوون بۆی پێڕێک بکەن یەکێک لەو خاڵانە بە ناشرینکردنی ئاین بە هەموو شێوەیە ئێستا ئەگەر ئیسلامی سیستەمی ئیسلامی تەنها جگە لە ئاینەکە تەنها سیستەمێکی دنیای بە گومان نەبی لە ئێستا وڵات پێڕەوێت بەڵام داخۆ بەرجەستە کراوە گرێ دراوە لەگەڵ ئاینە بۆی وا خەڵک تێکەوە دێت بە ناوی چەند شتانێکەوە باڵێن دین نەشرینەکەن یان باڵێن شتانێک دروست بوونە ئایدۆلۆژیایەک دەخەنە بیری مێشکەوە بیری خەڵکەوە کە دەڵێن بۆ منە ناوەڵی بیلا خوانیە یا شتێک لەو بابەت ئایدێن دروستە دیاگنۆستیک دروستە تأكيد بأوس أجر هذا السيستم الإسلامي سيستم كأين نبايا وتنها سيستم سياسي بايا جمان ده ولا تنبرانك ولا باخذ جريدرا بشتكو كأينا بريتلاتنا طواني في البكة وكاتو أتوش تكلود كرو بريتل خدات أتو ده هم رويك أو بعمل صادرك بسرعة أقوى ده بعملها لهم ليرة أزادي كردي بعمل بعمل بجاني برزخ كده أبيله كيوا عادات أجر ده صلاة دين ده جر صلاة بونجان وقت إسرائيل كردي تماشى إسرائيل وهذا دنياه وعاش عليه هناك جولكا بابلين بلا باكتيريا خو بابلين زيركترين يعني جولكا قد تماشى كيف يقول باشكرا شايتين هذا الأخبار ومن عليه كاتب كركم إبراهيم بخشي إسماعيل عليه كتم أجيب أصلا كركم بخشي بس حليمة بحق وهذا النرمونيانا بلام كاتب إسحاق بخشي ودي دليل إبراهيم سيد دليل كركم بخشي عليمة زيركا زلكانش نوي إسحاق كلام يعني زلكا تماشى زلكا بو زلكا تيخون هذا الصلاة شيء عيني درجات نوع دروس كده كنت دزاني تيجا روح ببيت ناجي دزاني عين دولة ببيت دين ببيت دين ناجي يا دار سيارة كم ولا ما كم بيشتري سمعت واخر دعوانا وان الحمد لله رب العالمين زور شپاس باتن زور دالیورنکم و زور شپاس شکم لو کاتی بیتام باشم گدار موازاکم استاش سمیناری دوم دست پیکان ذکر دقیقی کرست کوره گرین سمیناری خوشکان دست پیکان جیر دانشانی فلسفه عزابو و بوسی عزاب وقت تسلك تسير اكرر لصاحب بيري ولا تعند فلو كانت خوتا وقرن دقه شو